دە کورتە فیلمی سینەماییە کە کۆمپانیای مەستی فیلم بە هاوکاری ڕۆشنبیری گەرمیان و دەربەنی خان فیلمەکانی لە شاری دەربەنی خان نمایش کرد. زۆربەی تەلەڤیزیۆنەکان زۆربەی بەسەر حزب بە ئارەزوی خۆی یا مەسەن هونەرمەندەکان دابەشبوونە بەسەر کۆمەڵێ لە شاشەکاندا کە شاشەکان ڕاستەوخۆ دێتە ماڵەکانمانە و زۆر جاریشێ زۆر تەندروست نییە بەڕاستی بۆی کە پەروەردەیەکی تەندروست بۆ مناڵەکانمان یا بۆ هونەری کوردی بکات. ڕاستە هونەر بۆ خۆی ئێستا خۆی لە قەیرانایە چکەم لێتەکەی خۆمان بە ئاراسەیەکی گەورە لە قەیرانێکی زۆر گەورایە، بەڵام هەوڵی ئەوە لە هەوڵی ئەوین بتوانین هەر ئەوەندە بڵێن ئێمە نەفەسێکە ژیان بەردەوامە ناتوانین ژیان ڕابگرین، بۆیە هەوڵی ئەوە دێن کە لە هەموو شارەکانە مەسەن بەڕاستی هونەر هەبێت ژیان ئەتوانین ژیان جوان بکەین، ئەگەر بێت و لە کونە لادەیەکە ئەتوانین بەهشتە دروستکەین و لە باڵەخانەیەکی گەورەشە ڕەنگە بتوانین جەهەنەمێ بە خۆمان دروستکەین. فیلمە سینەماییەکان ژمارەیەکی زۆر بینەریان لە دەربەنی خان هەبوو کە بڕیارە لە شار و شارۆچکەکانی تر ژمارەیەکی تر کورتە فیلمی تر نمایش بکرێن. کارێ لە جۆری فیلم سازی یا فیلم پێشکەشکردن لە هەر دەڤەرێکە بزا ئەو دەڤەرانەی کە پشتگوێ خراون لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن ئەو بەرپرسانی کە نابەرپرسن لە ئاستی هونەر و هونەرمەندان، ئەمە باخێکی زۆر جوانی هەیە بە تایبەتی ئێستا منە کە ئاخر فیلمم بی فیلمێکی دیکۆمنتاری لە ساڵی 1970 خۆم بیرەکەوتۆ کە خودی خۆم لە ناو خۆپشاندانەکە ئەمە واگەێنێ بنەوەی دوا ڕۆژەکانمان تیان گەیەنێ ئەمە کارێکی سیاسی کارێکی ڕوبەڕووبوونەوە و بەرخوددان لە ئاستی هەموو گیانە ئەبێ ئێمە خۆمان نمایشکەین و کارە هونەریەکانمان بەرعکسکەینەوە. لە نێو کورتە فیلمەکاندا ژمارەیەک ئەکتەری ژن ڕۆڵیان تێدا بینی. خانمانی هونەرمەند بەشداریکردنی ژنانیان لە کورتە فیلمەکاندا بە خاڵێکی بەهێز ناساند. بەڕاستی زۆر زەڕورە لەوەی کە وەکو سینەماکارە وەکو هونەرمەندێ وجودی خۆی بسەلمنە لە مەودای سینەمای کوردیە، چونکە بە پەنجەکانی دەست ئەژمێرێن ئەو ئافرەتانەی کە لە بوارەکە کارەکەن. هیوادارم زیاتر بێ و هیوادارم یعنی ئەو گەنجانێک کە لە ئێستا لە بواری هونەری سینەما هەنگاو ئەنێن بتوانن بە متمانەیەکی زۆرە و بتوانن بە تێڕوانێکی سەردەمیانە بشکەن. هەرچەندە هونەر وەکو کایەکانی تر لە هەرێمی کوردستان لە قەیراندایە، بەڵام هێشتا خەڵکێکی زۆر حەز بە هونەرن، بۆیە کارە هونەریەکان هێشتا بینەر و بیسەریان لەدەست نەداوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، دەربەنی خان.